ئایا بڕیار بوو یاریگی GTA بڵاو بکرێتەوانێ و لە یابان بێ و ناوی GTA تۆکیۆ بوو بەڵام لەبەرچی نەمان بینی لە هەمان کاتە یاری GTA 6 پەیوەندی تیایان کەسایەتیەکانە بەپێی بڕیارەکانی تۆ پەیوەندیەکە دەگەڵ کەسایەتە سەرکیەکان و لاوکیان بگۆڕێت ئەو تایبەتمەندیە تازەیە کامەیە کە لە یاری Call of Duty Black Ops 6 زیاد کراوە وا دەکات لە یاریەکە جنێودانی تیادا زۆر بێت و لە داهاتوو ئەمە چ کێشەیە بۆ کۆمپانیا دروست دەکات. لە کۆتاییدا یاری بۆردەرلاندی 4مان بینی و چەند وێنەیەکی تریشی لێ بڵاو بووانێ و کاتی بڵاوکردنەوەی جارێ دەستنیشان نەکراوە بەڵام زانی ساڵی داهاتوو. یار ئەکسکلوسیڤەکەی پلەیستێشن کۆنکۆرد شکستێکی گەورەی هێنا و زەرێرێکی زۆریشی لە کۆمپانیای سۆنیە لەبەرچی. ئایا یاری دراگۆن ئەیج ڤیلگارد جیهانی کراوەیە و ئەگەر جیهانی کراوەشە بە شێوازیەکە بۆ زانینی هەموومان و زیاتر بینەرمان بن. سڵامی خۆتان لێبێ و سەلام عەلەیکوم بەخێر بێنەوە هاوڕێیان من میر عومەر بە مەسنجیرەیەکی تری پرۆگرامی سپەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکرێت بەڵام پێشەوەی دەست پێ بکەین لایکیان بڕگێ بکەن لە هاوڕێکانتان شێرکەن و ڕای خۆشتان لە کۆمنت بنووسن ئێستاش با دەست پێ بکەین. دوای ماوەیەکی زۆر چاوەڕوانکردن لە کۆتاییدا تیزەرێکی کورتی یاری بۆردەرلاندی 4یان خستە ڕوو کە یاریەکە ساڵی 2025 بڵاو کردوانێ بەڵام کاتی دەستنیشانکراویان پێنەوتین و زانیاریمان لەسەری نییە. تەمان کۆمپانیای گیربۆکس ئینتەرتێنمنت و 2K ماوەیەکی زۆرە لەم یاریە کار دەکەن و گەیمرانیش زۆر چاوەڕوانێ یاریەکان چونکە بەشەکانی تری سەرکەوتوو بوو بەڵام لەم دوایەدا لایەن با بڵێن پەرەپێدەرانەوانێ چەند وێنەیەکی تریشی تێ بڵاو بۆوانێتدا تایبەت بە یاریەکە تەڵعان وەکو لە ڕووی کوالیتی و لە ڕووی هونەریەوانی هاوشێوی بەشەکانی ترەواتە لە ڕووی وێنە کێشان و گرافیکەوانەیە بەڵام ئەوەی لە وێنەکانە ئەیبینین چییە؟ ئەوەیە کە چەند شار و شارۆچکەیەکە بینین و تیایدا وردەکاری جوان ئەبینین و دیارە شارەکانیش قەرەباڵغن و ژیانی تایە و کەسانی جیاوازی تایە و لە شارێکەوانێ بۆ شارێکی تر تیمێک بۆ تیمێکی تر جیاوازە ئیتر بە ڕۆژ بێت یاخود بەشەو بێت. ئایا تۆ پێشتر یاریەکانی بۆردەرلاندێک کردووە و چاوەڕوانی بەشی بۆردەرلاندی 4 بزانین چ جیاوازیەکی ئەبێت ئەم بەشیان لەگەڵ بەشەکانی تردا. طبعاً ئەم زانیاریانەمان لە ئیڤنتی پاکس وێستەوانێ پێگەیشت کە ئەم چەند وێنەیە بڵاوکراوە یاریەکە 2025 بڵاوکرێتەوانێ بۆ پلەیستێشن 5 و ئەکسبۆکسی سیریس X و سیریس و کۆمپیوتەر ڕایتۆ دەرباری ئەم وێنانی بینی و تیزەرەکەش کە لە گەیمسکۆم بڵاوکراوە چییە؟ ئایا یاری دراگۆن ئەیج ڤیلگارد جیهانی کراوەیە یاخودنا؟ لە بەشی پەرەپێدانەوانێ زانیاریمان پێگەیشت کە ئەم هەواڵانە بڵاو کراوانێ ئەوی شەوەیە یاریەکە هێڵیە واتە چیرۆشی یاریەکە هێڵیە و بە تایبەتی بەدەستی دروست کراوە لە ناو جیهانێکی کراوەیانە بەویستی خۆتیایدا بگەڕێ بەڵام خاڵێکی زۆر گرنگ ئەویش ئەوەیە بەشێک لە ناوچەکان بەشێک لە ژینگەکان کراوەیە ئەتوانی تایە بگەڕی بزانی چی تێدایە چی تێدایە و ئەو پێداویستیانی پێویستە لەو ناوچەیە بگەڕێت و دوو ناوچەشیان بە تایبەتی دەستنیشان کرد کە ناو یاری دراگۆن ئەیج ڤیلگاردە ئەویش ناوچەی هۆزبێرگ وێتلاندز لەگەڵ ئارلاتان فۆرست ئەم دوو ناوچەی تێدا و ناوچەکانیش کراون واتە یاریەکە جیهانی کراوە نیە بەڵام هەنێ ناوچەکان نیمچە کراوەیە ئەتوانی لە ناویا بگەڕێ و چیرۆکی یاریەکەش و بەرەو پێشچوونی یاریەکە و مەرحەلات و مشن و ئەرکەکان بە شێوازێکی هێڵیە بەڵام بەو شێوازەش نییە کە هەموو شوێنەکان هێڵی بێ هەنێ ناوچەوە کووتمان و ئەم دوو ناوچێکە ناومان هێنا کراوەی ئەتوانی تایدا بگەڕێت و بزانی چی تێدا. ئایا تۆیشی لەو کەسانی کە چاڕوانی یاری دراگۆن ئەیج ڤیلگاردی کە سیویەکیدا بۆ پلەیستێشن 5 و ئەکسبۆکس سیریس X و سیریس S و کۆمپیوتەر ئەم ساڵ بڵاوکرێتەوە؟ یاری ئەکسکلوسیڤ ئۆنلاینەکەی پلەیستێشن کۆنکۆرد شکستێکی زۆر گەورەی بەدەست هێنا و نەیتوانی بگاتە ڕێژەیەکی زۆر گەیمەران و ناویشی ئەوەنا بڵاو نەبووانێ. طبعاً داتاکان بڵاو بوونەوانێ باس لەوە دەکەن طبعاً ئەم داتایان لایەن سایمۆن کارلێسەوانێ لە گەیم دیسکەڤەری بڵاو کراوە دەڵێت لە ستیم تەنها 10,000 کەس یاریەکەی کڕیوە و لەسەر پلەیستێشن 5 پلەیستێشن 5 تەنها 15,000 کەس یاری کڕیوە بە کۆی گشتی 25,000 کەس یاریەکەی کڕیوە بەڕاستی ئەمەش ڕێژەیەکی یەکجار کەمە بۆ یاریکی ئەکسکلوسیڤی پلەیستێشنیش بێ و لەسەر کۆمپیوتەریش بەردەست بێ یاریەکەش ئۆنلاین بێ. لە هەمان کاتە بیسکاتێلە دەڵێت هۆکاری شیکردنەوەی کردووە دەڵێ هۆکاری شکستی ئەم یاری ئەوەیە کە کۆمپانیای سۆنی مارکێتینێک و بە بازارکردنێکی پێویستی بۆ یاریەکە نەکردتا نیشانی گەیمەرانێکی زۆر بات و بە تەواوەتی نیشانی بات کە یاریەکی ئۆنلاینی
با بڵێن مۆڵتیپلێر وا بەڕێیە واتە کەمترین پێش یاریەکە بڵاو دێتوانێت کەمترین مارکێتینی بەر کەمترین نیشاندانمان بینی واتە ئەو بوجە زۆرەی دابین نەکرد بۆی گەیمەرانێکی زۆر پێشۆخە یاریەکە بناسن دوایی پێش یاریەکە بێت پری ئۆردەریکەن کێش ئەم قسەیە پشتڕاست ئەکاتەوانێ گۆز ڤاندریۆن کە مامۆستایەکی زانکۆیە لە نیویۆرک هەمان قسەدەن لە ڕووی مارکێتینەوان یاریەکە زۆر لاواز بوو لە هەمان کاتیشا یاریەکە ئەوەنە لاوازە ئەوەنە گەیمەری کەمە لە هەنێک کاتە یاری نادۆزیتەوانێ ئەسڵەم بڕۆیتە ناوانێ و لە یەک کاتیشە ڕێژەیەکی زۆر کەم کەس یاریەکەی کردووە کە چەند سەد کەسێ بوون لە ناو یاریەکەیە بوون لە هەمان کاتە ئەم یاریەش دەنگۆی زۆر لەسەر بوو چونکە یاریەکە بەشێک لە کارکتەرەکانی با بڵێن پشتگیری یان هەڵبڵێن سەپۆرتی هاوڕەگەز خوازانەکەن ئەمە شوای کرد لە هەنێ لە کۆمەڵگاکانی جیهان ئەمە قبول نەکراوە بێت چونکە زۆر تەرکیزیان لەسەر و بابەتەیە و کارکتەرانی دروستیشیان کردووە با بڵێن لەو شێوازن یان لەو با بڵێن گروپن ئەمە شوای کرد لە هەنێ ناوچە لە هەنێ وڵات کە دژی ئەم بابەتەن یاریەکە زیاتر لاواز بێ وە پەرەپێدەر و بەڕێوەبەرانی یاریەکەش ئەو کەسانە دوو لە ڕووتان بە گەمژە ناوەبن لە بەرەوەی لەسەر ئەم بابەتە ڕخنیان لە یاریەکە گرتووە لە کۆتاییدا یاریەکە زۆر شکستیانە و $200,000 تاکو ئەم دەقەیە زەرەری لە کۆمپانیای سۆنی داوە کە دەکاتە 20 دەفتەر دۆلار بە پاری خۆمان ڕای تۆ دەربارەی یاری کۆنکۆرچێک یاری پێکرد دەبواە یاریەکی GTA مان ببینە لە وڵاتی یابان بۆە و ناوی GTA تۆکیۆ بێت تۆکیۆ پایتەختی وڵاتی یابانە ئەم زانیاریانەمان لەکوێوە پێگەیشت کارمەندێکی پێشوو کە پێی باش نەبوو ناوی خۆی بڵێت پێش لە ڕۆکستار کاری کردووە بۆ تیم ئەکستێنشن ئەم زانیاریانی خستۆ ڕووتی کاتی خۆی کە GTA 3 بڵاو کرایەوانێ سەرکەوتنێکی زۆری بەدەستێنە سام هاوزەر کە یەکێک بوو لە کەسایەتە دیارەکانی پەرەپێدان و کەسای سەرەکیانی ڕۆکستار لە دروستکردنی یاریەکانی GTA لە سەرەتاوانێ چۆن سەردانی وڵاتی یابانیان کردو بە تایبەتی تۆکیۆ تاکو و مارکێتین و بە بازارکردن و ڕکلام بۆ یاریەکەیان بکەن لە وڵاتی یابان چکە وڵاتێکی گەورەیە و پلیستیشن لێ سەری هەڵا و گەیمەرێکێک جار زۆری تێدایە بینیان کە ژینگەی با بڵێن یابانیان بەدڵە کەشوهەوە یابان شاری یابان و بیریان لەوە کردوانێ کە یاریە دروستکەن تایبەت بێت لە ناو شاری تۆکیۆ و بنای بنێن GTA تۆکیۆ بەڵام بینیان تێچووی دروستکردنی ئەم یاریە بە تایبەتی بۆ تقریبا 20 ساڵ پێش ئێستا زۆرە بێت تیمێ دروستکەی شارەزایەکی باگراوندیان هەبێت دەربارەی یاریەکە ژینگەی یاریەکە دووبارە دروستکەنەوە تایبەت دێت بە کەلتوری یابانی دووبارە کەسێکیان پێویستە کە نەخشەی شاری تۆکیۆیان دووبارە بۆ دروست بکاتەوانێ و لە هەمان کاتە جۆرە گاڵتە ئامێزیەک و زیاد سوعبەتیەکی تێدا یاری GTA خۆشتان دەزان یاریکی زۆر کراوەیە کە بۆ تەمەن سەر و 18 ساڵە بینیان تێکەڵاوکردنی ئەم جۆر گاڵتە ئامێزیە بە کەلتوری یابانی لەوانەیە بە شوێکی خراپ بشکێتەوانێ و کە کۆمەڵگایکی زۆر گەورەیە و ڕێژێکی زۆر دانیشتوانی تایە بۆیە پێیانوا بوو تێچووی یاریەکە زۆرە بێت بۆیە پلانەکەیان با بڵێن وەستان و یاریمان نەبینی بە ناوی GTA تۆکیۆ کە بەڕاستی خۆم زۆر چاوەڕوانی و لەو باوەڕیان بەشێکی تایبەتە بوو لە بەرامبەرە GTA سان ئاندرێس بڵاو کرایەوانێ ساڵی 2004 بەڵام سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنێکی بوو لە بەناوبانگترین یاریەکان نەک بۆ GTA بەڵکو لە جیهان و ئەمەش چیرۆکی نەمانی یاری GTA تۆکیۆ بوو لە یابان لە هەمان کاتە لە هەواڵی GTA مێنینەوانێ ئایا GTA 6 پەیوەندی تایە لەیان کارکتەرە سەرەکیەکانە واتە بەپێی بڕیارەکانی تۆ پەیوەندیان کارکتەرە سەرەکیان بە تایبەتی لوسیا و با بڵێن ئەو گەنجەی ترکە لەگەڵ یاتی با بڵێن بگۆڕێت یعنی بەپێی قسەکردن و شێوازی مامەڵەکرد بگۆڕێتەوە لە یاری GTA 4 ئەمەمان بینی بەپێی با بڵێن راپۆرتێک کە بڵاو گراوەتەوانێت دەڵێ پەیوەندی دروستە بێ لەیان کارکتەرەکان نەک تەنها کارکتەرە سەرەکیەکان بەڵکو کارکتەرە لاوچەکانیش لەوانەیە بڕیار و وەڵام و پرسیاری تێدا بێت کەوا بکات بڕیارێک لە شوێنێکە کاردانەوەیەکی تری هەبێت لەسەر ژینگەی یاریەکە و بەڕێ و پێشچوونی یاریەکە ئەمیش واتە کە یاری GTA 6 با بڵێن زیندووتر بێت تۆ یاریکردنی تۆ شێوازی ستایل یاریکردنی تۆ شێوازی بەرەو پێشچوونی چیرۆکەی تۆ لە کەسێکەوانێ بۆ کەسێکی تر بگۆڕێ بەڵام جارێ ئەمە فەرمینیە ئەمە تەنها دەنگۆیە و راپۆرتە بڵاو کراوەتەوانێ ڕای تۆ دەربارەی GTA 6 چییە ئایا بەو شێوازە وردەکاری ئەبێت کە لە ڕووی بڕیاردانی شەوانێ بڕیارێکی تۆ فەرقە لە یاری GTA 5 تەنها لە کۆتاییەکەیە بینیمان بڕیارێکی زۆر گرنگ و سەرەکی بێت و لە یەک دوو مشتیش نابینیمان کە شێوازی مشتەکە بە شێوازی بکەن ئەو لە کۆتاییەکەدا لە سێ کارکتەرەکە ئایا یەکیشیان بمێنێتەوە لە یەکیان لە ژیان نەمێنێت یان هەرسێکیان بمێنێتەوانێ زۆر کاریگەری نێبوو لەسەر چیرۆکەکە بەڵام لێ لەم بەشە دەڵێن لەوانەیە کاریگەری هەبێت ڕای تۆ دەربارەی هەواڵە چییە؟
پێشبینیەکرێ لە یاری کۆڵ ئۆف دیوتی بلاک ئۆپسی 6 لەمەوتوە جنێوداند و لە ڕوتان تایدا زیاتر بێت لەبەرچی توانێ مازن یاری ئۆنلاینەکان مولتیپلێرەکان کە کەسێک بەرامبەر کەسێکی تیارەکە ئەگەرێتەوە بدۆڕی لە بەرامبەری تووڕەبیت و قسێک لە دەمە دەرچێت بەڵام تایبەتمەندێک زیاکراوە بە کۆڵ بلاک ئۆپسی 6 کە دڵنیام زۆربەشان بینیتان بەناوی بادی شیلد ئەتوانێت لە بەرامبەرەکانی وەکو درع وەکو قەڵغام بەکاربێنی ئەگە بەرامبەرگە و تەقەی لەکری تەقە بەرتۆ نەکەوێت فیشەک بەرتۆ نەکەوێت بەر ئەو تیمی خۆی بکەوێت ئەڵێن بەڵام ئەکتیڤیژن چی کردو بە تایبەتی تریار ئەویش ئەوەیە لە کاتی کردنەوەی ئەم تایبەتمەندی و تۆ کەسێکت وەکو باڵێن باروتەیە وەکو قەڵغام بەکارهێنا چاتەکرێتەوە ئەو ئەتوانێت گوێی لە تۆ بێت تۆش توانێت گوێی لەو بێت طبعاً لە یاریەکانی کۆڵ ئۆف دیوتی تەنها گوێت لە تیمی خۆتە یان کە یەکێک ئەکوژیت ڕەدەت فعلێکی ئەبێت لەو کاتی کە ئیکوژیت با بڵێن نایەبێت لەوانەیە قسەی بکات و گوێ لە قسەکەی بێت بەڵام ئێستا لێرەدا کە کاتێک کەسێک و قەڵغان بەکارێنی قساکەن لەو نێوانەژە بێگومان تۆ کەسێک بگری وەکو قەڵغان و بەکاری بێنی فیشەکان بەرەوکەوێ بێگومان لەوانەیە تووڕە بێت و بەدڵی نەبێت و یارەکەی لێ تێک بیت و لەوانەیە قسەی خراپیشکا و جنێویش بە و ئەزای یارەکانی کۆڵ ئۆف دیوتی بە تایبەتی وشەی نەشیاوی زۆر تێدایە ئەمە شوا دەکات لەوانەیە بە شوێک لە شوێکان کێشە بۆ یارەکە دروست بکات وشەی نەشیاو بوترێت وشەی ڕەگەزپەرستی بوترێت با هەنێ بابەتی تر بخرێتە ناو یاریەکەوانێ لەوان تۆ سەر بە وڵاتێ بێ و ڕقی لە وڵاتەکەی تۆ بێ یوزەرنێمەکەت بناسێتوانێ لەوانەیە لە داهاتووە ئەم تایبەتمەندی بادی شیڵدە لا ببرێت بەڵام ڕای تۆ چێت طبعاً لە هەمان کاتیشە زانیاری ئەومانزانی کە لە کاتی بڵاوبوونەوەی یاریەکە 16 نەخشەی تێدا بێت 16 نەخشەی تازە و نوێی دروستکراو واتە نەخشەی ڕیماستەر و ڕیمەیکی بەشەکانی ڕابردوو نیە 16 نەخشەی نوێ ئەبێت بەڵام بە تێپەڕبوونی کات نەخشەی تریشی بۆ زیاکەن و نەخشە کۆنەکانی شێنەوانێ یاریەکە 25دا بۆ پلەیستێشن 5 و ئەکسبۆکس سیریس X و سیریس S و کۆمپیوتەر بڵاو کرێتوانێ ئایا ڕای تۆ دەربارەی ئەم تایبەتمەندیە و لێرەدا هاتینە کۆتایی سپی گەیمینی ئەم هەفتەیە بە هیوای بەدڵتان بوو بە چێژ و سوودیشتان لێ بینی بێت بەڵام لە یاد نەگەن لایکیان بڕگێ بن لەوڕەکانتان شێرکردنەوەرە خۆشتان لە گوێن دروستن و ئەگەر لە یوتیوبوانێ بینەرمانی سەبسکرایبی کەناڵ بکە ئەگەر سۆشەڵ میدیاکانی ترەوانێ فۆلۆ و لایک لە یاد نەکەیت من میر عومەرم لە سپی گەیمینەوانێ سەلام عەلیکوم